بي ام بحث المقام بكين زيا خان چند لازم هنرمند شخرزات مقامت هذه چند جور مقام هنا وبطاني خويل فيستايل بدوستي براسي هنرمند طبعا دبي مقام بسري بس ايما براسي قالك نقد جمرهات انه زويا مثلا مقامها بر ناستري بس براسي يعني يقولوا مثلا تكون سيراد بشم بس نصد في مثلا انه استخم برهمي خود براستي بس ان شاء الله برهمي تدا ازي مقامك اكيد ازي تخمه بس يعني كل بهستن انه مقابلاتي برين هاكا براستي من مقام قد خلق قد مقام خوش دبيج شو ما نابيش يعني براستي بس مهم براستي شبه هنرمند والله تو بيوني تلفوني مالك الله كان غريب لا مسيركه كان غريب داني باش واجهتني رمضان بيروزه الو بالا كان غريب فرمو جشنات پیروز رئیس زور سپاس با تو کار خرید لطوش پیروز جشن میوانی تجی پیروزت کم زور سپاس کن والله از دل شاد بون کو افروکا مشای کو في برنامج سپیدا باجا بجداری کل هوا بکن برئیس زور سپاس کن طلع خيراتنا زواخاني جيت كم كو افروكا سطرات كردستان اللي هوا ميفان بو سپاس جشن واجی پیروزکم هموکا و مالباتا و هموکا بس بسيارك الزواخاني هي كيري جيت لدهو كي جيت لهولير انجلا سوري جيت براستي أصل سوريا بوم بس تقريبا بوي 20 روز جيما أسهاتم هولير فيتا يعني استقرار خير هاتماتات كم بو كردستان مهر وفا وكيد بيجم هولير جي مع الباطة تاع صعب قالك ممنون هم دست خوشیل ترکینا می‌بیدار کرسی که کل دو که بوم بکی و دوباره دبیش ما هوا جشن هوا پیروز کرد. سپاس قالك ممنون. سپاس خری که خری سپاس بته سپاس بته. سیروان سیده کان ورگرین سیروان جان جشن رمضان اللي پیروز کین. سیروان لگل مانی؟ بله. سیروان؟ دیاره پیوندی چرا بداخل خودگی نگات لیام. زویا خان بسی جن تایبتی بکن. تا چند زارو کنه؟ دو زارو کنه. دون. چه جاران خزان یا خود زارو نبود ریگر بردم کاریته یا خود هم تحول ده کنتاکت درست بکی. اف کنتاکتش تب بتانی سرپرستی همی کاریت خوب کی. براستي طبعا يعني زاروك تأثيره وجلكي هي ججنا يعني ججنيرة انه انا مثلا جوزلان بستري يعني بستري تأثير تنا بس اما جنب وزاروكي وهبن زاروك براسي جلك بديف تنجريدا اجا براسي جو ازدهاتم طبعا وقت امل سوريا بون ازدهاتم بدك من زاروكي خلويدة دهشتن وازدهاتم جلك بلامه وفكرة عمل سروان بو و يعني تأثير قالك هي براسية من دالا السردة بله زور باشا وشار ورقرين لقصرك وشار يان جشن رمضان اللي بيروزا كان بيامي بيروز باي خود لم رويا بنيري فرمو پیدا باش بانی باشتر سپاس که کشر جزنا هوانية في الكم وهنرمند هوا وهني قال لي كردستان وطيبتي خلي قصر زور سپاس. زور سپاس وشار جنبا بپرسین ری رسمی جشن لا قصروك چون بري واچه والله جز أفصال جزناك طيبتها هاكي همي صار جزناك قالك خوش بري واچيده زور باشه لگل سردان و گرانکان تا چونی والله سردان مروفه تو خزمو کسکوه فومرو کری بله و بريكو برنامج جنبو جشنو همي مومت خو خالد خو خلق قصو که پیروز کم اولد خو بله چی بم هنرمنده ناس كمان ليلى استوديو كعمادي هي والله دست خوشی اکا گلک مزدویت کم و خیرات نویت کم بو برنامج هوا ویداییم برهمت جانتر پیشکش کردن سپاس بوسو بله زویا خان باسیت کاری ونریب کنی آنجی تا دو آلبوم چکریا اب آلبومات تو هرجارنه تکستاوی چوا یعنی تو خوب گرانت که بودای وی تکست دشل لگال جانه تابو کنجی خود زیادت حال ده تکستاوی گشتگیر بیت با همی گنجت با همی خورت لعبت مزجی
براستی اف برهمه ما از حمو ستایلات دخيمة يعني تاج مفهم كرشة وايد ش أزواق حمو إن شاء الله أمراضيت كن يعني أبرهم راسي يعني قالك بير تعبه هنرمند مثلا كو برهمك أمادتك يعني بصالادك جمع خاصة جم كردا يعني براسي بصالادك برهمي خويا كم مبخو مشخور أمادك بس برهمي دوا أوجي بسبونسريا فينتي فيبو أوج مر خلاص كر أوجي دو كليب جمريج تشيكرن سباسيا وعندكم نبون بەڵێ پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵایە هۆشەنگ ڕۆژی لە هەولێر سەرەتا جژنە پیرۆز هۆشەنگیان جژن لە پیرۆزەکەین جژنە پیرۆزە لە کەش کوردستان هەر چوار پارچەی داوای لێبوونیشەکەم کە کارتم نامێتم بەزەوەدا بەخیرات نیۆ میوانەشەکەم پیرۆزیش بێتم لە کاک مەسعود و لە گەشت بنە ماڵەی بارزانانی زۆر زۆر سپاس خواحافظ سپاس بۆ تۆ کاک بەڵێ هۆشەنگیان با بزانین بگورن پەیوەندی تەلەفۆنی تر وەرەگرین چنە دهۆک کاک ئومێد وەرەگرین کاک ئومێد بانی و باش و جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە قوربان ممنون الفاضل فەرموو کاک ئومێد لەگەڵمانی بەڵێ بەڵێ فەرموو قسە بکە دەستخۆشی بەرنامجێوەکەین و خێرانە هونەرمەندە مەزن ڕوویەکەن بۆ کوردستانی و و دەخوازێتکەین بۆمە سرانێکێکە سرانێک هەبت خۆپیشاندانێت کوردی سووریە بۆمە بێژێت هەریکۆ سرانێک گوتیە خۆپیشاندانێت کوردی سووریەیان نه براستی من سترانك من شكر سرودك من شكر سر شورش سوريا براستي اسكارم پرچاك اشتر دورك نشه بيشم زۆر سپاس بۆتە و خێراتناتەکەین جۆرەکەوتی سپاس گەلێک مەمنون باشە سپاس کاک ئومێد زیاد خان ئەو سووردا ئەگەر بکرێت کۆپلێک بە ئێمە بڵێ ئێمە سوپاس دەکەین کام جژنانی کۆ بێ بۆ بینەر طبعا اكيد لسوريا شورش آزادی ملت همیشه بود عرب و هم کردی انبونه برا بکین و دو بندی یکی تیو بندی لدرای تالانه لدر زور فرمانه لعمود لدانه لحما سرهلدانه دەنگێتە خۆش بی بابزانین زۆر جان ئەمە تێکستی چییە کەی بەنیازی تۆماری کەی براستی او هنا لسوريا براستی از نکرم ناوی نابیجم او یگو تندانیه بس اما یگو بلاکرنا موزیک و حمو او زلامي مرو لازقين خالد و شبسترانا هان طبعا بسي زمانه هاتيه بله اكسترا بزمانه عربي بزمانه كردي وبزمانه انجليزي بله اول تۆمار کری و بەڵاو ژی بووە بەڵا بووی ئەم چا هەوڵەدا کلیپێک چێبکەی ئەم زیاتر ئەو سوورەدە بناسرێت ان شاء الله والله اما براسي يعني ما حاضريه خوجي كريه شبو كليبه بس هين براسين امبالا نبون هين يعني هين ام براسي ام نو هاتن يعني ام تون سليماني ام قلق قريام هين بالا نبون براسي ان شاء الله اكيد ازيد شبكم صاحبي سيران خامر بگین لە هەولێر جەژنت پیرۆز بێ و هەمڕۆژێک لە جەژنە سەرەتا بە خێراتنی میوانە بە ڕێزەکەتان دەکەم سپاس دەکەین سێران خان جێژنە پیرۆزەش لە هەموو مسلمانانی جیهانەکەم بە تایبەتی ئێوەی بەڕێز ئێوە جێژنە پیرۆزە لە برای زۆر خۆشەویستم کاکتاڵب لە بەریتانیا دەکەم هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر جێژنە خۆشی بێت و هیچی ترم نیە تەنیا ئەوم دەنەبێت دەست خۆشتان لێ دەکەم و جێژنە پیرۆزە لە هەموو خەڵکی جیهان دەکەم هەر مسلمانێک لە هەر شارێکی جیهانە باشە دەستەکان بەیانیتان باش واد لەگەڵ باشە بە قوربان دەستە خۆش دووبارە جەژنە پیرۆز ڕەزوان وەرەگرین لە هەولێر ڕەزوان جان جەژن دە پیرۆزەکەین جەژنی هەموو مسلمانانی جیهان پیرۆز دەکەم بە تایبەتی کوردستانی خۆشەویست بە خێراتنی زۆران خانەکەم هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێ لەگەڵ هەموو لە ئینشاءالله با بزانین ڕەزوان سەردانەکانت چۆنە
بە درێژای ئەم دوو ڕۆژە ئیتر کە ماوە ڕەنگە زۆر بەمان ئیتر ئەوەیە کارمەند و با بڵێن زیاتر فەرمانبەرین لە دەرەوە پێم باشە ینی من بە بۆچوونی خۆم ئەو سێ ڕۆژەی کە بەدەستەوەی لە بۆنە مناسبەکانە خاستن ئەم جەژنی ڕەمەزانە ینی قەرەبووی هەموو ئەو ڕۆژانەکەینەوە کە کەم تەرخەم بووین لە سەردان و گەڕان و هەواڵپرسینەکانمان زیاتر. بەڵێ لە جەژنی ئەم ڕەمەزانەیەدا جەژنێکی بەداوای لێبرنەوە شەبەکە نامێنێت لای ئێمە. بەڵێ پەیوەندێک تەلەفۆنی بگرین کاک ئیبراهیم لە چەمچەماڵ بانی و باشکای کورایەوە جەژنت پیرۆزە. ئیبراهیم حاجی ڕەفعات پێم وابێ پەیامنێری خۆمانە و کاری خۆمانە لە چەمچەماڵ میران. بەڵێ کاک ئیبراهیم فەرموو. بەڵێ جەژنی ئێوەی گوڵیش پیرۆز بێ و جوانترین پیرۆزبایی لە تەواوی کارمەندانی کوردستان تیڤ یەکەم لە هەر شوێنیشی کوردستان و دەرەوەی وڵاتن. هیوادارم ئەم جەژنە ببێتە مای سێر و خۆشی بۆ هەموومان و بتوانین جوانتر کارەکانی کوردستان تیڤ بەرەو پێشەوە بەرین و پیرۆزبایی لەو میوانە خۆشەویستە شەکەم کە لە سەدە جوانەکەی کوردستان تیڤ دانیشتووە و هیوای تەمەند درێژی بۆ خوازم لە کارەکانیا و داواکاریەکشم لێ هەیە هیواخوازمە و نەرمەندە بە ڕێزە بتوانێت گۆرانیەک بە کرمانجی سواروش ببێژێت. برایم گیان با بپرسم ڕێوڕەسمی جەژن لە چەمچەماڵ چۆنە گوزارێ؟ بەڕاستی هێوی خان دیارە لە سنووری شارەکەی چەمچەماڵی وەکو تەواوی شار و شارستانیکەی کوردستان ڕێوڕەسمی جەژن بەو شێوە کۆمەڵایەتیەکە هەیە سەرەتا لە ماڵە هاوسەکان و دواتر بەرەولای خزم و کەس و کار و بەو شێوەی کە وەکو هەموو شار و شارستانیکە سەردان هەیە و هەموو شۆکردن لە نێوان خزم و کەس و کارەکانە هەیە. بەڵێ دەستەکانە خۆش بێ. نەشمیل وەرەگرین لە شاری سلەیمانی. نەشمیل گیان جەژن لێ پیرۆزەکەین. نەشمیل گیان ئەگەر دەنگی تەلەڤیزۆنەکەت هێمنترکەی زۆر باشە بۆمان. سڵاوتان لێبێ و جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ. هیواتارم جەژنێکی پڕ شادی و ئاسوودەی کامەرانی بێ بۆ هەموو خەڵکی کوردستان. هیوادارم پاسەکانی کوردستان یەک بگرێتەوە بە هیوای تەمەند درێژی بۆ هەردووکتان تەمەندتان درێژ و سەرکەوتو بوون. هێویان لێرەوە پیرۆزبایەتی گەرمە ئاڵاستاکەم بەداخۆم جەژنە ماتوانی بێکە و لێکسەر یەکتر ببینی جەژنە پیرۆزەکەین بەڵام زۆر خۆشحاڵم کە لەو شاشە جوانەوە بینم دەست خۆش بێت تەمەند درێژ بی سەرکەوتو بی هێویان. سپاس بۆ تۆ نەشمیل میران هەیە جەژن لە خۆت و خانەوادەت پیرۆزەکەی سپاس. سپاسەکەین. بەڵێ خۆشەویستان بەرهەمێکی تری خامۆنەر زۆیە بین دیار ئێمە کۆمەڵێک پرسیارمان هەیە دواتر کۆمەڵێکشتی تر هەیە باسی بکەین لە ژیانی تایبەتی زۆیە. خۆشەویستانی ئەم پرۆگرامە تایبەتەی جەژنی ڕەمەزان کلیپێکی تر ئەبینین تایبەت بە خانەرمەند زۆیە ئومێدەکەین کاتساتێکی خۆشی لەگەڵا بەرنەسەر و دینەوە.